سڵاوتان لێبێ خۆشەویستان لە دیداری تایبەت لەگەڵتانم دیداری تایبەتم جارش تایبەت کردووە بە کۆتایی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان کە کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان بە هەڵسەنگاندنی چاودێرانی سیاسی ینی کۆنگرەیەکی نمونەیی بوو لەگەڵ کاک بەرزان گەڵاڵی یاخود بەرزان عوسمان ئەندامی کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان هەوڵ دەدەم پشت کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان یعنی ببینینەوە لە سەرزاری ئەوە و بەشێکی کۆنگرە کە ئێمە بینیمان جەنابی سەرۆک و ئەندامانی کۆنگرە چۆن ینی پەخشکرا لە تەلەڤیزۆن لە هەمان کاتە بەشێکی دیکەی کە کاک بەرزان خۆی لەوێ بوو دەمێ کۆی ئەو باس و خواستە باس بخینەوە بەرباس کە کاک بەرزان لەوێ حزوریان هەبوو. کاک بەرزان بەخێر. بەڕێزم سپاس دەکەم تەوان سڵاو ڕێز بۆ بینەران و بیسەرانی کەناڵە خنجیرانەکەتان و سپاس بۆ جەنابەت و ئەو ستافە جوانە کە ئەم دەرفەتیان بە ئێمە بەخشی ئەمڕۆ و لە خزمەتتاندا دەبین و بە گەنگەشەکردنی ئەو قۆناغە گرنگەی کە تێمان پەڕان لە ژیانی پارتایەتی پارتی دیموکراتی کوردستاندا. کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان تەبەن پێشتر بە هۆکارگەلێک نەبەسرا. کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان چۆن بە هەڵسەنگاندنی چاودێرانی سیاسی و چه ئەقلیمی بە چ نێودەوڵەتی بە چۆن کۆنگرەیەکی نمونەیی بۆ چاوەکانیش لەسەر کۆنگرە بۆچی هێندە ینی فۆکسیان لەسەر هەبوو. بەڕاستی کۆنگرەی چواردەی پارتی حەدەثێک بوو ینی ڕووداوێکی گەورە بوو بە هەموو پێوەرێک ڕووداوێکی گەورە بوو و لە قۆناغێک و لە هەلومەرجێکی ناسک و هەستیاری شا و کۆنگرەیە گرێدرا و هەمووان دەزانین ئەم کۆنگرەیە لە پاڵ ئەو حەدەسی کۆنگرا کۆمەڵی ئەحداسی تریش تەنیشتی ئەو کۆنگرەیە بوو و گرنگی و کاریگەری ئەو کۆنگرەی پێ سەلماندین و ئەتوانم من وەکو بەشداربوویەکی ئەو کۆنگرەیە و شەرەفی ئەوەم پێ بەخشرا و متمانەی هەواڵانی پارتی خۆم لە سنوورەکەی خۆمدا کەس بچەی سوپاس و ڕێزە و هەمیشە بە مەدالیایەکی گەورە بە سەرسنگی خۆمەوە دەیبینم کە متمانیان پێدام ئەندامی کۆنگرەی چواردەی پارتی بم و ئەبینم ینی کۆکو حەدەثێک لە ڕووی خودیەوە هەڵی سەنگێنین و لە ڕووی ناوخۆیەوە هەڵی سەنگێنین کە حەدەثێکی گەورە بوو و لە ڕووی عێراقیشەوە هەڵی سەنگێنین کە بەڕاستی ڕووداوێکی گەورە بوو لە پاڵە و ڕووداوانەی ترا و لە ڕووی ناوچەیشەوە گرنگی تایبەتی خۆیە بوو. لە ڕووی خودیەوە هەمومان دەزانین وەکو جەنابەت باست کرد پارتی نزیک بە 12 ساڵە 12 ساڵ ناکە بەس نزیک بە 12 ساڵە کۆنگرەی نەگرتووە نەبەستووە و ئەمەش بۆ خۆی هۆکاری تایبەتی خۆی هەبوو و بوو لە 2014 ئێمە کۆنگرەمان بەستایە و شەڕ تووشی جەنگی داعش بووین و جەنگی تیرۆریستانی داعش بووین و دوای ئەوە هەوڵدرا کۆنگرە بگرێەوە بوو ڕفراندۆم و ڕووداوەکانی دوای ڕفراندۆم بوو بنە هۆکاریەوەی کە کۆنگرەکە دوا بکەوێ لە پاڵەوەیش میکانیزم دانراوە لیژان دانرا بۆی کۆنگرەی پارتی ببەسرێ کۆرۆنایی هات بەسەرا و پەتای کۆرۆنای بەسەر بە حقیقەت بەم ڕووداوانە کۆنگرەی پارتی دواکەوت تاکو ئەم مەرحەلەیە و ئێستش لە دوای ئەوەی بۆ بڵێن بابەتە خودیەکانی لە دوای ئەوەی کە 12 ساڵ حیزبێک کۆنگرە نەبەستێ بە تەکید تەراکوماتی کۆمەڵێ کێشە و گیرۆگرفتی لەسەر دەبێت بەرپرسیارەتی و تەحەدیەکانەوە کاتێک هاتنە پێشەوە ینی زۆر قورس بەڵێ قورس بوون ڕێگر بوون لەسەرەوەی کە ئێمە نتوانین لە کاتی خۆیان بە دقیق ئەمە ینی مبەڕێرێکی واقعیە کە لە کۆمەلگاکەمان هەبووە اینجا پارتیش حیزبێک دەسەڵات هەبووە ناکرێ مەسەلەن مەشغوڵبی بە کاروباری حیزبیەوە تۆ حیزبێکی دەسەڵاتدار بیت و قیادەی جەنگێک بکەی و لە هەمان کاتیشە ئەو زروفەی کە باس کرا لە ڕفراندۆم و ئەو زروفەی تریش کە پەتای کۆرۆنا بوو بە هەر حاڵ بە ئێستاشەوە ئێمە ینی باز لە کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستانکەین هەلومەرجی ئێسەی ینی بەعام ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیا ینی هێندە ناسەقامگیرە بەڵام لە هەمان کاتە کۆنگرەی چواردەی پارتی بە سەقامگیری جا دێمە سەر ئەوە بۆ خۆمان ئەمە بابەتە خودیەکەی کە باسی دەکەین لە ڕووی ئەوەشەوە دێمە سەر بابەتی ناوچەی و نێودەوڵەتێکەشی بەڕاستی لە ڕووی خودیەوە وەکو حیزبی ئەمە پێویستمان بەوە هەبوو پەیڕۆ و پرۆگرامی خۆمان ئەپدەیت بکەینەوە و سیاسەتی خۆمان جارێکی تر ڕنگڕێژ بکەینەوە بۆ قۆناغێکی ئایندا ئەم 12 ساڵە تێپەڕی چەند قۆناغێکی تر چەند هەلومەرجێکی نوێ هاتووەتە پێشەوە
و ئێمە بۆ خۆمان هەندێک ڕەنگە گرگرفت و کێشە و ئاستانگ لە ڕووی ژیانی حیزبایەتی هاوبێ ئەمە کۆنگرە ئەم بابەتانە هەمووی چارەسەر دەکاوە کۆنگرە چوارچێوەیەکی بۆ دادەنێ و پەیڕەوێکی بۆ دادەنێ و لە ناو پرۆگرامە هەندێک بابەتی استراتیژی تیا بەڕاستی تیا گەنگەشە ئەکرێ و ڕنگڕێژ دەکرێت بۆ ژیانی ئایندا و دوای ئەوە ئەبدەیتی و تازەکردنەوە و نوێکردنەوەی کارکتەرە سیاسیەکانی نێو بەڕێوەبردننی پارتی کارێکی هەر لە پێشینەی کۆنگرە و کارێکی سەرەکی کۆنگرەیە کە ئێمەش دیسانەوە ئەبینین ئەجیالەکانمان نەوەکانمان تێکەڵێکی تێدایە ئەزمموی نوێمان هەیە و ئەزمموی تازەمان هەیە ئەمانش بۆ خۆی پێویستی بەوە ئەکرد بەڕاستی کۆنگرەی پارتی ضرورەتێکی حتمی ژیانی پارتی بوو کە لەم مەرحەلەیە بگیرێت ئینە سەر بابەتی ناوخۆیی ئێمە کە پەیوەندەکانی پارتی لە نێوان پارتی و حیزبە کوردستانیەکانی تر و هەم بە ئەوانەی کە لە دەسەڵاتە بوون هاوپەیمانی ئێمە بوون لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا و ئەوانشی کە ئۆپۆزیسیۆن بوون یاخود ناوی خۆیان نابوو ئۆپۆزیسیۆن ئەمەش بە درێژایی ئەم ماوەیە هەڵکشان و داپشان و تەجاذوباتی زۆری بەخۆیەوە بینیە کە ئەمەش پێویستی بە پێداچوونەوە دەکرد پێویستی بە لەسەر ڕاوەستان دەکرد پێویستی بەوە دەکرد کە ئێمە سیاسەتی گشتی پارتی لە ئەنجامی ئەم ئەزمونەی کە لەگەڵ ئەم پەیوەندی لەگەڵ ئەم حیزبانە هەمان بووە بکرێ و ئەگەر خەلەل هەبووە چاکی کەین و ئەگەر مثلەن ئێمە بە شێوەیەکی تر بۆ چوونمان پەیوەندیەکانمان ڕێکخینەوە لە نێوان و حیزب تایبەتی پەیوەندی نێوان پارتی و یەکێتی کە توانم بڵێم لەم ماوەی ڕابردوودا هەلومەرجێکی نەخوازراوی بەخۆیەوە بینی و ئەمانە هەر هەمووی بەڕاستی بابەتی ناوخۆیی بوون کە پارتی کۆنگرەی پارتی وەکو حەدەسێک گرنگ بوو لەسەر ئەم تەوەرانە بوەستێ خاڵێکی تر بەڕاستی خاڵە عێراقیەکە بوو ئەبینێ عێراق ئێستا عێراقیش لە مەرحەلەیەکی لە قۆناغێکی هەستیاری مەترسیداریشە تێپەڕێوە ئێستا لە هەلومەرجی دروستکردنی حکوومەتی ئایندەن کە حکوومەتێکە تازە ئێمە لە کۆنگرا بووین تقریبا نزیک چەند ڕۆژێک پێش کۆنگرە 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش کۆنگرە هینی پێدرا بڵێن بتمانی پێدرا هەندێ وەزارەتیشی ماوە ئەمەش کۆمەڵە تەحەدیاتە کە پارتی ئەبێ بە پەیوەندی عێراقیەکانی خۆی بچێتەوە ئەو پەیوەندیەکانی شیعە پەیوەندیەکانی لەگەڵ سونە ئەو پەیوەندیەکانی لەگەڵ هێزەکانی تری عێراقی ئەمەش بۆ خۆی مەڕاستی گەورەی کۆنگراوە حەدەسی کۆنگرەوا دەکات کە خەڵک چاوەڕانێکی تربی لە ڕووی ئیقلیمی و نێودەوڵەتێک و جەنابەت دەست پێشخەری پرسیارەکەت بوو ئێستش جیهان هەر بەتەنیت پێی ناوچەکەی ئێمە بەڕاستی ناوچەیەکە خۆی لە خۆیدا پێش ئەوەی کام حەدەثانێژ ڕوودات ناوچەیەک بووە پڕ بووە لە کێشە و ئاریشە پڕ بووە لە ململانی هێزەکان پڕ بووە لە ئەزماتێک کە حەل نەبووە و تا ئێستا چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە یەکێک لەوە زمانە هەر قەزەی کووردە کە لەم ناوچەیە ئەبینین کە مافێکی تەواوە یعنی گەلێکی بێدەوڵەتە گەلێکی بێمافە لە ناو خاک و وڵاتەکەی خۆیە ئەبینین لە تەداخلاتی ئیقلیمی لە ناوخۆی عێراق و ناوچەکە ئەبینین ئەو جەنگەی کە لە ئۆکرانیا و لەو شوێنانەی تر ڕوودەدا ئەبینین ئەزمای اقتصادیەکان و جەنگی غاز و ئەمانە هەمووی بەڕاستی هەلومەرجێکن کەوا دەکات کۆنگرەی پارتی حەدەسێکی گرنگ بێ لە ناو ئەم کۆمەڵ هەلومەرجانی کە هەیە ئەمە تایبەت بەوەی کە جەنابتەڵی چۆن کۆنگرەی پارتی ئەبینی من کۆنگرەی پایدی لەم زاویەوە سەیری دەکەم هەم لە ڕووی خودی خۆی وەکو پارتی هەم لە ڕووی ناوخۆی خۆی وەکو پارتی و هێزە کوردیەکان هەم لە ڕووی ئەوەی پارتی و عێراق هەم لە ڕووی پارتی و ئیقلیمی و هێزە ئیقلیمی نێودەوڵەتەکان و تایبەت بەو پرسە و خواسانەی کە لە منتیقەکەی ئێمە هەیە بە سیاسیانە بدوێم لەگەڵ کاک بەرزانە ئەویش لەوەی کە پارتی دروشمەیەکی ینی نەتەوەی هەڵگرتووە کامەش پەیوەندی بە ڕوون بڵم پەیوەندی بە سووریاوەیە پەیوەندی بە ئێرانەوەی پەیوەندی بە تورکیاوە هەیە هەر بۆیە چاوەکان لە سەربەستنی کۆنگرەی سەرکەوتنی کۆنگرەی پارتی دەبەسرێتەوە بە دۆزی نەتەوەیەکەوە کە بەتاکید کاکە ئەنی دۆزە نەتەوەیەکە وەکو بڵێ پەیام و استراتیژی پارتیە وە ڕەنگە ئێستا لێرە مەجای ئەوە نەبێ گەنگەشەی ئەوە بکەین پارتی حزبێکی نیو لۆکاڵی و لۆکاڵی نییە پارتی حزبێکی فراوانی کوردستانیە و لە هەر چوار پارچەکەەوە بەڕاستی ئومێدی لەسەر هەڵچنراوە و پارتی هەنگاوی عملیشی ناوە لەگەڵ ئەوانە بە تاکیش ئەم چاوانە ژەمووی لەسەر ئەو کۆنگرە و حەدەسەکە گەورەتر دەکات و گرنگی کۆنگرەکەش گەورەتر دەکات بەڵام ڕەنگە لێرە لە بەرنامەیەکی جەنابتە باسی ئەو ڕایەڵانە نەکەین چۆن پارتی و حەدەس کۆنگرەی پارتی بە ماف و بڵێن داواکاری ئەو پارچانەی تری کوردستانەوە بینێتەوە
هل لەنێو دروشمی ینی هەل لەنێو کۆنگرە شاوەزەخ کرایەوە کە پارتی دیموکراتی کوردستان لە ینی ئەمە لە قسەکانی جەنابی سەرۆکەوە سەرکین لە 1950ەوە ینی نوێنەری بارزانەکان چووەتە لای بەریتانەکان داوای ینی مافێکی ینی ئەوە لەقتەیەکی زۆر گەورە بوو کە دۆست و نەیاریش تێدەگەن کە پارتی حیزبێکی نەتەوەیە پارتی درێژە پێدەری ڕێبازێکی نەتەوەیە ئەو کاتێک کە بارزانیەکان لە سەرەتای سەدەی ڕابردووە ئیشیان ئیشتی خەست و گرنگ و دقیقیان لەسەر مەسەلەی کورد و کێشەی نەتەوایەتی و مافی میلەتی کوردە کرد ینی لە زۆر شوێن زۆر ینی بڵێن ئەتوانم بڵێم لۆکاڵی بیر دەکرایەوە لە ئاستی عشرەتێک و عشرەتێکی تر دابیر دەکرایەوە لە ئاستی ناوچەیەک و ناوچەیەکی تر دابیر دەکراتەوە دا تۆ تەسەور کە نەوەی پێشینەی بارزانیەکان کە لە کاتێک داواکاریان کردووە پاشای بەریتانیا ببینێن و توانە بۆچی بینێن بۆ ئەوە دەیبینێن کە مافی نەتەوەی کورد ئەو کاتە بەریتانیا و جەنابی سەرۆک گوتی ئەو وڵاتە بوو کە ڕۆژی لێ ئاوانە دەبوو ئەوەندە فراوان بوو لەبەرەوە بەتەکید وکوتم ڕەنگە کاتی ئەوە نەبێت بەڵام تایتڵی پارتی خۆی پارتێکی نەتەوەیی هەڵگری ئەو جەماوەریە بەڵێ ڕیشاڵی نەتەوەی لە ناو پارتیا ئەتوانم بڵێم بۆیە پارتی حیزبێک نییە وابەستە کرابێ بە ئایدۆلۆژێکی تایبەت ئایدۆلۆژیای پارتی پەیامێکی نەتەوەی گرنگی لە هەناوی خۆیان هەڵگرتووە و ئیش بۆ ئەو پەیامە دەکا و لەم ڕێڕەوە مێژووی و کاروانە مێژوویە کە پارتی هەڵی گرتووە هەمیشە لەو پێناوەدا ئەوەی کە یعنی بڵێن تەسحی دابێ و قوربانی دابێ تەنها لەو پێناوانە بووە تایبەتی وەختی خۆی کە ئێستاش نزیکترین حەدەس لە ئێمەوە حەدەسی ڕێفراندۆم بوو کە پارتی هەوڵێکی گرنگیدا و سەلماندی بەجیهان کە پارتی بڵێ پارتێکە لە چوارچەوەی عێراقا کار دەکا بەڵام پارتێکی نەتەوەیە هەوڵ بۆ دامەرزاندنی کیانێک و قوارەیەکی نەتەوەی بۆ کوردەدا زۆر بۆ واقعیتر قسە بکەین بە ئێستشەوە کە پارتی لە عێراقا بەشداریەکە مەرجی بۆ ئەم کابینە نوێ عێراق ینی ئەوەیە کە ناوچە کوردستانەکان بەو دەستوری کە لە عێراقا هەیە ینی بکرێتەوە ناو چوارچەوەی ینی گەنگەشەوە بکرێتەوە کە ئەو مافە بدرێتەوە بەتاکید هەمیشە حوزوری ئەو خاڵانەی کە هەر لە هەر دانوەسانێکە پارتی سەیری بکە دەیبینێ یعنی حوزوری نەتەوەی حوزوری خاک بە کورتەکەی خاک لە ناو ئەجندای پارتیدا حزورێکی گەورەی هەیە و ئامادەبوونێکی گەورەی هەیە و پێشمەرجی زۆربەی ئەو دانوستان و مەرجنیە ئێمە چیمان بەدەستهێناوە بەڵام مەرج ئەوەیە بۆچی هەوڵە دەین ئەوە گرنگە و میکانیزمەکانیش گرنگە بەتاکید ئەم دروشمانەی کە پارتی دیموکراتی کوردستان لە کۆنگرەی چواردە هەڵی گرتووە ئازادی دیموکراسی دادپەروەری چۆن ینی بۆ ئازادی ینی بۆ دیموکراسی و ئازادی دیموکراسی زۆر جار ئەمە ئەگەر چەمکەکانشی تەڵکێنەوە ئەسەر چەمکەکان ڕەنگە خەڵک پێی بڵێ ئەمانە دروشمن یعنی وەکو دروشمێک سەری دەکا واقعی عملی نەتائیجی عملی ئینتاجی یعنی بڵێن بەرهەمەکانی دوای کۆنگرا یاخو بەرهەمەکانی پارتی دیموکراتی کوردستان سیر بکرێت پارتی یعنی بەبێ ئەوەی دروشم هەر تایتڵی پارتی بخوێنیتەوە پارتی دیموکراتی باوەڕی بە ئاشتی هەیە یعنی یەکێک لەو پرەنسیپانەی کە هەیەی و دروشمانی کە هەیەی و لەم کۆنگرێشا تاکیدی دەکرایەوە ئاشتی و هەموو پێکاتەکان و لە چوارچێوەی عێراقیشا ئاشتی و لە چوارچێوەی ئەو میلەتانەی کە لەگەڵ کووردا ئاژین وەکو فارس و وەکو تورک و وەکو عەرەب کە لە خاکی ئێمە و خاکی ئێمەیان بەشێکی هەرێکیان بەشێکی خاکی ئێمان لەلایە دروشمی ئاشتی بەسەر لە هەر فرسەتێکا کاڵکەوت بێ ئاشتی چەسپاندووە و لە ناو ئەو بوقع جوغرافیا ئەو چوارچێوە جوغرافیای کە پارتی دیموکراتی کوردستان وەکو دەسەڵاتی وەکو پارتێک ئەمامەڵی لەگەڵا کردووە بابەتی پێکەوە ژیان و ئاشتی هەموو پێکاتەکانی تیاجیا کردو ئەگەر قوڵتر بینەوە مەوەسەجان لەوەی کە بەس دروشمەکان حەز ناکەمانی ئێسەلوانی حەقی خۆی پێنەدەین منیش بۆ ینی دروشمە دوجار چۆن ئەمە لە ینی لە پراکتیکە لە کردارە ئەمە ئەبینینەوە لەوەی کە ینی خودی جەنابی سەرۆک ئاماژەیە بۆی کە تەریقەت و ینی بارزانەکان چێ بوون ئەمە کە سەیری بارزان و تەریقەتی نەخشبەندی ئەەکەین ئەم دیموکراسی و تەسامح و تۆلەرانس و پێکەوە ژیانە هەیە لە نمونەی مەسیحیەکان ئێزیدیەکان بەڵێ موسڵمانەکان ئەمە وەکو منتیقی بارزان جاوە چۆن شۆڕ کراوەتەوە هاتووە ینی کراوەی کاکە ڕێبازی بارزانی پێش ئەوەی هەر چوارچێوەیەکی بۆ دابنەی ئەخلاق
دروست بەڕای من ڕەوشتە و ئەم ڕەوشتەش لە هەموو شتێک گرنگترە یعنی بەرجەستەی دەکات ئەوەی ڕەوشتی بارزانی نەبێ ئەگەر لەو ماڵباتەش بێ جەنابی سەرۆک فەرمووی حسابی لەسەر و ماڵباتە مەکە دروست لەبەر ئەوە کۆمەڵی پرەنسیپ هاتووە بە سلسیلەی مێژووی بارزانیەکانە هاتووە ئەومان پێ دەڵێ ئەمە مەسەلەن ینی بکو بڵێ تەریقەیەکی زۆر جیاوازی بیرکردنەوەی ڕەوشت ئامێزە بۆچی بۆ گەیشتن بە ئامانجە گەورەکەمان کە ئامانجەکان تایە خۆ لە ئاشتیا بینێ لە ئازادیا بینێ لە دادپەروەریا بینێ لە چوارچێوەی کیانێکە کە ناوی کیانی کوردیە پارتی بۆ بارزانیەکان وەسیلێ ئامانج نییە پارتی هۆکارێکە بۆ گەیشتن بۆ ئامانجە گەورانە پارتی هۆکارێکە بۆ ئەوەی دادپەروەری بچەسپێ پارتی هۆکارێکە بۆ ئەوەی ئاشتی ڕنگ ڕێژ بکرێت و ئاشتی فراوان بکرێ و ئاشتی بڵاو بێتەوە پارتی هۆکارێکە بۆ ئەوەی کە ئازادیەکان فراهم بکرێ ئازادی من وەکو تاکێکی کورد لە چوارچێوەی خاکەکەی خۆما و ئازادی ئەوانەی تر کە کورد نین یاکوم مسلمانین یا هەر مەزهبێکیان هەڵگرتووە یا هەر بیر و بۆچوونێکی تریان هەیە تیا بکرێ ئەگەر خەلەل لەما هەبێ بەڕای منەوە ڕێبازی بارزانی نییە ڕێبازی بارزانی ڕێچکەیەکی ڕۆحی ئەخلاقی فراوان مێژوو کرد ضروری کرد تەسەوف بەڵێ ئەجا ئەمە من وەکوتر کەمێ بگەڕێمەوە بۆ ناو ناو کۆنگرەکەەوە بگەڕێمەوە بۆ ناو ئێمەوە ناو کۆنگرەکە لەوەی کە شۆڕشی ئەیلول یعنی لە سەردەسی جەنراڵ مستەفا بارزانی کە دروستکرا ئەمەی تیا بوو یعنی ئەمە ئازادی ئەم دادپەروەر و ئەم دیموکراسی لە نمونەی فەلەکەدین کاکەی لە نمونەی فەڕەنسا و حەریری لە نمونەی برای ئێزیدەکان ئەم جارش ئەجا من ئێمەوە ناو کۆنگرە لەگەڵ مامۆستا بەرزانان لەوەی کە چۆن ئەو ینی ئەتمۆسفیرەمان بینیەوە لەوەی کە کۆی پێکاتەکان بەشداریان کرد بەڵام بە حەقێکی دیموکراسی برای ئێزیدەکان ینی لەوێ نەبوون بۆیە جەنابی بارزانی و تەکلیفی ئەگەر بچینە ناو تەفاسیلاتی هەندێک تەفاسیلاتی ناو چۆنیەتی بەستنی کۆنگرەکە و چۆنیەتی بەڕێوەبردننی کارەکانی کۆنگرە بەڕاستی ئەگەر لە ڕووی شکڵی و پێشەوەی بگەینە ناو ئەو بابەتانە ئەوەیە کە لەو کارانەی کە و پرسیاری جەنابێت چی لەو لەناو کۆنگرەدا پێی ڕەوکراست ئەی هێن مەسەر ئەو خاڵانە بۆی بە تەدریج بۆی بینەرانی ئێمەش سلسلەی ئەفکاریان لەگەڵمان نابێت یەکەم لە ڕووی پشکلی و پرۆتۆکۆلیەوە بەڕاستی کۆنگرەیەکی بێوێنە بوو کۆنگرێکی نەوعی بوو کۆنگرێک بوو حساب بۆ کات کرابوو تایە حساب بۆ شێوازی بەڕێوەبردن کرابوو حساب بۆ حتا شکڵی هاتوچۆ و ڕۆشتن و دانیشتن و دامەزاندنی ئەو هۆڵ و تەرتیباتی کە خاص بۆ ئەو کۆنگرەیە دێکرا ئەمە لە ڕووی شکلیەوە بەڕاستی تا ئێستا من لە هەندێک کۆنفرانسا تا بەشداریم کردووە و لە هەندێک برادری تریشم بیستووە کە ئەمە بەڕاستی بە قیاسن بە بەراورد بە پێوەەر بە هەموو کۆنفرانس و کۆنگرە ناتوانم بڵێم ئیقلیمی و جیهانیەکانیش بێوێ نەبوو ئەمە لە ڕووی پرۆتۆکۆلەوە لە ڕووی ئەوەی کە ئەو لە ڕووی ناوەڕۆکەوە لە سەرەتا ئەم کۆنگرەیە کاری لەسەر هەڵبژاردن کرد بە پێوەری هەڵبژاردن ئەندامانە چوونە ناو کۆنگرەوە یعنی لە هەزار ئەندامێک حسابی نوێنەرێکی کۆنگرەی چواردەی پارتی بۆ دەکرا بڵێ بەو شێوەیە بەو میکانیزمە لە خوارەوە لە ڕێکخراوەکانەوە هەتاکو ناوچەکان و هەتاکو لقەکان هەتا ئەنجومەنەکان هەتا مەکتبی حیزب حتا مەکتەبی جەنابی سەرۆک و مەکتەبی جەنابی جێگر و هەموو ئەو هەواڵانەی تر کە کران هەمووی بە میکانیزمی هەڵبژاردن هاتن ئەمە بۆ خۆی خاڵێکی زۆر ئەرێنی و گەشی ئەو کۆنگرێ بوو ئەوانەی تریش کە هاتن ئێمە ڕێژەی کۆنگرەمان گەشتە نزیکەی 1036 تقریبا لەو عەدەدا بوو سەر و هەزار بوو کرا ئەوانەی تریژ هاتن خۆیان بە پێی میکانیزمی کە بۆیان دانرابوو ئەندامانی سەرکردایەتی بوون ئەندامانی بەڕێوەبردننی ئەو هەڵبژاردنانە بوون بەڕاپەڕاندنی کارەکان بوون ئەندامانی ئیداری کۆنگرە بوون ئەو هەواڵانەی کە حسابی ئەزمون و خەبات و کۆمەڵێک پێوەری گرنگیان بۆ دەکردن کە ئەوانیش بۆیان هەبوو بەشداری کۆنگرە بکەن بەدەر لەوە کۆنگرە بەم میکانیزمی هەڵبژاردن هاتووەتە ئاراوە خاڵێکی ترکە لە گرنگە و تێبیێکی بەرنامەکە وتم پشتی ئەو ینی ئەوانەی کە ئەمە لە بڵێ ڕەنگە جەنابەت ئەو وەزع بڵێ مەقسەی دوایەوەشکەوەی کە لە کۆنگرا کرا چوار خاڵ لە کۆنگرا زۆر تەوەر بوو کە زۆر گرنگی لەسەگرا خاڵی پرۆگرام کە لیژنەی بۆ تەشکیل کرا و گەنگە شکرا خاڵی پەیڕە و خاڵی سیاسەتی گشتی پارتی و خاڵی شەکاوی
ویدارە و شەکاوی ئەمانە لەم چوارە مناقەشەتی تێکرا ئەوەی کە پێویست بوو قسەی لەسەر کرا و جارێکی تر خرایەوە دەنگدانەوە کە بۆ خۆی تاوتۆی کرایەوە پەسەند بکرێت و هەندێک لەو بابەتانەیش کە پەسەند نەکرا بوو بە ڕاستپاردە بوو بە ڕاستپاردەی جددی بۆ بەردەم کۆمیتەی ناوەندی تازای حیزب کە ئەوان بەبێ بەو شێوەیەشکە هەموو شتێک هەموو تایفڵێک لە کۆنگرا لە پەیڕۆ پرۆگرامەوە و شوێنانە دیاری ناکرێت هەبێ کۆمەڵی ڕاستپاردای کۆنگرە هەبێ ملحەقی کۆنگرە هەبێ بچێت بۆ کۆمیتەی ناوەندی ئەوان هەستن بە جێبەجێکردنی و دراسەکردنی و چۆنێتی جێبەجێکردن ئەو میکانیزمانی کە پێویستن بۆ جێبەجێکردنی تیاکرا خاڵێکی تر کە گرنگ بوو لە کۆنگرا و ئەندامانی کۆنگرەی چواردەی پارتی بیزانن کە ئەو ڕێکەوتنەی ئێمە وکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ چوارچێوەی هەمانگی و لایەنە سونیەکانە بۆ پێگەێنانی حکوومەتی عراقی خاڵ بە خاڵی ئەو کۆنگر ئەو ڕێکەوتنە خوێنرایەوە و ئەوەش بەڕاستی خاڵێکی گەشی ئەو کۆنگرەیە بوو دوایەوە مەسەلەن میکانیزمی هەڵبژاردن میکانیزمی هەڵبژاردننی ئەندامانی سەرکردایەتی بۆ کۆنگرە پێشتر ئێمە تەعاان ئەمەوێ خاڵێکی گرنگ باسکەم جەنابی سەرۆک مەسعود بارزانی بۆ ئێمە مەرجع و بۆ کوردیش مەرجع بەڵام بۆ ئێمە مەرجعەتێکی تایبەتتری هەیە بەوەی کە جەنابیان هەموو ئەندامێکی پارتی وەکو خۆی فەرمی بە کوڕ و کچی خۆی سیر دەکا بە برا و بە خوشکی خۆی سیر دەکا بۆ ئێمە ئەگەر هەر جۆرە ڕەخنە و تێبین و گرگر شتێک کە نەیارانی پارتی یان دۆستەکانی پارتی دروستیکەن لا ئێمە جەنابی سەرۆک لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی حیزبیەوە لە ڕووی نەتەوەیەوە لا ئێمە بەڕاستی قسە لەسەر نەکراوە و بۆ ئێمە هەموو قەرارەکانی بەڕاستی جێبەجێ دەکەین و تێبینی دەکەین بۆیە جەنابیان هەر میکانیزمێک کە بە باشی بزانێت هەڵی بژێرێت ئەو بەدڵنیاییەوە لە باشتر دەزانێت چۆن جێبەجێ بکە لەبەرەوە جەنابی سەرۆک میکانیزمی ینی داواکاری پێشکەش کرد کە 12 هەواڵ پێ دەستنیشان کرد کە ئەزمموی کۆنی بوون ئەوە باڵانە بوون کە لەگەڵ جەنابی بارزانی ئیشیان کردووە هاوڵی بوون لە ڕۆژگاری پێشمەرگایەتی و ئیسباتی کەفاعاتی خۆیان بە درێژای ئەو چەند ساڵە لە سەرکردایەتیا کراوە و ماندوو بوون پێشنیاری کردووە لە ناوی شانان دوو هەواڵ داوای ینی اعتزاری کرد و داوای دەست لە کارکێشانەوەی کرد داوای خۆڵ پاڵاوتنی کرد بڕەتکراوە لەبەرەوە ده هەواڵ بۆ ئێمە بە شێوەی دوای ئەوەی کە ڕەئی کۆنگرەی چواردەی وەرگرت جەنابی سەرۆک بە تەنیا خۆی پێ نەکرد تەلفیزی پێدرا اینجا ئەو هەواڵانەی دەستنیشان کرد ئەمە بۆ ئێمە بەڕاستی خاڵێکی بە ئەرێنیە و باوەڕیشمان پێێتی و جێبەجێشمان کرد ئەوی ژیانی ئەمانە کە کاکبەرزان باسەکە ینی بم شێوێ بەو پرۆسیسانەیەوە کە تێپەرتان کردو ئەوەی جێگای سەرنجیانی ئەمە ناکۆکی و ناتەبایەکمان نەبینیەوە لەنێو کۆنگرەیە ناتەبایی نەبووە هەموو ئەو کارانەی کە کراوە بەڕێی ئەندامانی کۆنگرە بووە لە زۆربەی حاڵەتەکان من بۆتم باس کرد جەنابی سەرۆک داوای تەفویزی دەکرد لە ئەندامانی کۆنگرە بۆ هەر کارێک کە کرابێ خاڵێکی تر میکانیزمی چلوویەک کەس هەڵبدانرا بۆ ئێمە لە ناو ئەوانە هەڵبژێرین پێشتر بەو فلتەرانی کە ئەنجومەنی سەرکردایەتی تەمان سەرکردایەتی حیزب وەکو وەزارەت نییە سەرکردایەتی حیزب وەکو مدیر عامێک نییە سەرکردایەتی حیزب وەکو وەفدێک نییە بچێ بۆ شوێنێک و کارەکەی تەواو بێ ئەمە سەرکردایەتی حیزب سەرکردای گرنگە هەستیارە و خاوەن بڕیارە لەگەڵ جەنابی سەرۆکە تەعاملەکە و لەبەرەوە هەموو ئەندامانی کۆنگرە پێی باش بوو کە میکانیزمێک هەبێ بۆ فلتەرێک هەبێ بە کورتەکەی بۆ ئەوەی کێن ئەوانەی کە خۆیان هەڵەپاڵێون بۆ سەرکردایەتی ئەم حیزبە گەورەیە بۆیە جەنابی سەرۆک لەناو ئەو هەواڵانە ینی لە ئەو پەڕی بابەتە هامشی دیموکراسیا 126 هەواڵی دەستنیشان کرد کە ئەمانە وتی دڵنیام مەسەلەن 300 هەواڵیش قابلیەتی ئەویان هێست سەرکردایەتی پارتی بکەن بەڵام لەناوانە ئەم 126 بە پێی پۆینتات و بە پێ ئەو پێوەرانە دەستنیشان کرا کە سەرکردایەتی پارتی بکەن و ئێوە بۆتان هەیە لەناو ئەو 126 چلوێک کەس هەڵبژێر یعنی تۆ سەیری ئەم هامشە بکە لە چلوێک حسابی بکە تاکو دەگاتە 126 بزانێت چەند هامشی دیموکراسی تیتیایە میکانیزمی جێبەجێکردنی دەنگدانەکە بۆ ئێمە زۆر گرنگ بوو و جێگەی سەرنجمان بوو و بەڕاستی هۆیەکی گرنگی سەرکەوتنی کۆنگرەکەش بوو یەکێ لەو میکانیزمانە و میکانیزمی ئەلکترۆنی
هاتە پێشەوە کە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە حاضریان کردبوو بابەتێکی زۆر باش بوو بەڵام ڕەنگە خەلەلی تەکنیکی هەبوو خەلەلی کات هەبوو و جەنابی سەرۆکیش خستیە بەردەم ئەندامانی کۆنگرە چۆن بیکەن بە میکانیزمێکیان بیکەن ئایا بەدەستی بێ یاخۆ بە شێوەی ئەلکترۆنی بێ و خۆشی ممارەسەی شێوەی ئەلکترۆنیەکەی کرد دوای هاتەوە تێهەواڵانی کۆمسیۆنیان بەڕێوە کۆمسیۆنی باڵای عێراق کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی باڵای عێراق ئەوان جێبەجێی ئەو هەڵبژاردنیان دەکرد ئەوانی کەسنە و قەناعەتە کە ڕەنگە کاتی زیاترمان بوێ کە ڕەنگە میکانیزمەکە بۆ زۆر بەمان نوێ بێ وەلو من بۆ خۆم وەکو شخصی خۆم زۆر احتیاطی بوو زۆر ئاسایی بوو هەڵە بژێرا بەڵام لە کۆتاییدا بڕیاری ئەوە درا کە بە شێوەیەکی دەستی بکرێت هەر ئەوەندە نەبوو بڕیاری شێوەیەکی دەستی کە تۆ لیستێکی 126 لە بەردەستایە و چلوێ گەندام هەڵە بژێریت ئەخیتە ناو سندوقی دەنگدانەوە بە هەموو ئازادێکی خۆتەوە پێشتر جەنابی سەرۆک ئاگاداری هەمووی کردەوە تێ من قبولی ئەوە ناکەم بە هیچ شێوەیەک لەداخلا دەبێت بە هیچ شێوەیەک بابەتی بگاتە حاڵەتی من ئەیڵێم ڕەشوە یاخۆ کاریگەری دروستکرێت لەسەر ئەندامێک لەسەر شتێکی تر ئەمانە ئەگەر بشکرێت دوای کۆنگرێژ ماڵ ئەگەر لەم کۆنگرێشان ئیسپات نەبوو دوای کۆنگرێژ بەڕاستی بە بێت سزا بەڵێ ئەمانە هەمووی پێشتر کرابوو هەندێک شت قەدەغە کرابوو ئەسڵەن مۆبایلت پێ نەبوو ئەسڵەن کۆمەڵی شت بەڕاستیەوە حەز ناچم بچنە ئەو وردەکاریانەوە بەم میکانیزمە ئێمە دەنگی خۆمانماندا لە کاتی فەرزی سەوتەکانە جاکردنەوەی دەنگەکانە بەڕاستی هەموو ئەندامانی کۆنگرە دانیشتون بە شاشە نەک بە شاشە بە عملی دانیشتون دەیبینن بە پێی حروفی ئەبجەدی کوردی هەموو یەکێک ئەوە نەقراوەتە سەرەوە مەسەلەن کاکسیداد لە پێشەوە بێ و کاک فڵان لە دواوە بێ کاکسیدادیش حاڵی ئەوە کە کوڕی مەلا مستەفایە کوڕی ئەو زاتە گەورەیە کوڕی ئەو ڕەمزە گەورەیە ئەویش بە حەپی حرفی ئابجەدی خۆی کەوتوبووە سوچێکی قایمەکەەوە بەم شێوەیە دەنگەکان دراوە و دوای ئەوەش هاتوون هەر دەنگێک کە دراوە دوای دەرهێنراوە لە سنووقەکە لەسەر شاشە پیشان دراوە دەنگەکان دراوە یەک بە یەک کە سەحلێدراوە بە حرفی ئەبجەدی لێرەوە نووسراوە هەتاکو ئەو سەر ئەو بڵێن هینانە دانراوە هۆڵەکە دانراوە تەرتیب کراوە خوێنراوەتەوە خەلەلێکە بوو بێ یەکسەر لەو دقات دەست بەس کراوەتەوە ڕاگیراوی عادە کراوەتەوە یعنی بەڕاستی میکانیزمێکی تەواو خالص هیچ پرۆسەیەک مەسەلەن سەداسەد نەبێت توانم بڵێم ئەم پرۆسەیە زۆر ڕێژێکی هەر زۆر باش لەو بابەتەی پێکا و ئەمە میکانیزمی هەڵبژاردنەکە بوو چی پێی ڕەوکرا لەو کۆنگرەیە من پێ بڵێم چی پێی ڕەوکرا ئەوەی کە جەنابەت باست کرد ئەو ئاشتیە بوو کە پارتی هەڵی گرتووە ئەو عەدالەتە بوو کە پارتی باسی دەکات ئەو ئازادەش بوو کە ئێمە دەنگماندا ئەو ئاشتیە ئەو عەدالەتە بوو بەڕاستی ئێمە پارتی وەکو پارتێک تەسەڕوف ناکات تەنها پارتێکی سیاسی بێ و ئەمە بێ پارتی حیزبێکە بزوتنەوەیەکە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردە مێژوویەکی هەیە مێژوویەکی 76 ساڵی هەیە لە سەرکردایەتی ئەم بزوتنەوەیدا لەبەرەوە پێویستی بەوەیە مراعاتی پێگاتەکانی کۆمەلگای کوردی بکات ئەگەر سەیری شۆڕشی ئەیلول بکەین شۆڕشی ئەیلول کاڵگیرسا شۆڕشێک بوو ئاغاکان بەهی خۆیانیان نەزانی جوتیارەکان بەهی خۆیانیان نەزانی مەلاکان بەهی خۆیانیان نەزانی حتا مارکسیەکان بەهی خۆیانیان نەزانی عەشایەرەکان بەهی خۆیانیان نەزانی یعنی ئەم مۆزاییکە کۆکردەوە بەڕاستی یعنی ئێستا گەر توێژینەوەی بکرێت لەسەر شۆڕشی ئەیلول بەڕاستی یعنی ئێمە کەم توێژینەوەمانەیەکی نایبینی ئەم مۆزاییکەی پاراستووە جەنابی سەرۆک بارزانی بە تایبەتی ئەمە ئەو ئەخلاقەیەکە بارزانی و بارزانیەکان هێناوێتە ناوچی ناو دنیابینی پارتی دموکراتی کوردستانەوە ئەگینا پارتی وەکو هەموو حیزبەکانی تر وایە بەڵام ئەم دنیابینیە هی خەسڵەتی بەڕاستی و ئەخلاقی بارزانیەکانە لەبەرەوە مراعاتی برا یەزیدی و برا مەسەلەن مەسیحیەکان کراوە و مراعاتی کاکەیەکان کراوە بەو شێوەیە دەنگ بدرا حتا خەلەلێک جەنابی سەرۆکی خەلێکی گەورە بینم برایەتەکانمانیتیانە یەکسەر تەفیزی کۆنگرەی وەرگرت و هەواڵێکی یەزیدی زیاد کرا بۆ کۆمیتەی ناوەندی پارتی خاڵێکی تر مەناتیقی جوغرافی دروست لە بەرچاوگرە مەسەلەن منتیقی جوغرافی ئێمە سلێمانی و شوێنێکی تر هەولێر و شوێنێکی تر بادینان و شوێنێکی تر کەرکووک و ئەو مەناتیقانەی کە کوردی حتا ئەو منتیقانەی کە لە بەغایە کوردی تێدایە ئەمەش بە شێوەیەکی تر بە شێوەیەکی جواندا ڕێژرا بەڵێ هەموو شانسی ئەوەی پێدرا مراعاتی ئەو تەوزیع جوغرافیە بکرێت چکە پارتی حیزبێکی لۆکاڵی نییە پارتی حیزبێکی کوردستانیە
پێویستمان بەوە هەیە بەو شێوەیە تیاابێ اینجا دوایەوە مەسەن مراعاتی چیش کرا لە هەڵبژاردننی جنابی سەرۆکا دەرکەوت بۆ ئەو 12 کەسە جیلی پێشوو پێش ئافرەت جیلی پێشوو ئەزمموی ڕابردوو ئەزمموی کارکردن لەگەڵ ئەزمموی ئێستا و لەگەڵ نەوەی نوێنەوەی داهاتوومان ئەم سیانارتێکی مەزج کران تشکیل کران یەکەمیان جنابی سەرۆک کردی دووهەمیان ئەندامانی دووهەم و سێمی ئەندامانی کۆنگرێ چواردە کردی بەوەی ئەوەی کە ئەدای باش بوو ئەوەی کە ئەو بوو ئەوەی کە پێویست بوو دەنگی پێویستی هێنا و متمانەی کۆنگرێ بەدەستێنا خاڵێکی تر خاڵێکی هەرە گرنگ و پرسنگداری و کۆنگرێ بوو مۆزوعی ئافرەت ینی ئێمە تا ئەممان دەزانین لە کۆمەلگای کوردیاوە لەنا هەموو حیزبە سیاسیەکانە و پارتیش وەکو حیزبێکی فرا چەشن و فرا توانە ویستی سوود لە توانەکانی ئافرەت وەربگیرێ و بە شێوەیەکی مرکزی هەر لە هەڵبژاردننی بە میکانیزم هەر لە هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرۆ لە ساڵا 25 دەستنیشان کرا بۆ ئەوی ئافرەتان بچنە ناو کۆنگرە و لە سەدا 15 بۆ قیادەی پارتی و بەو ڕێژەیە لە هەمان کاتی شادیسانەوە مراعاتێکی تر لە ناویان نەکرا و ئافرەتە ئەکیفانە و ئافرەتە بەتوانانە دەنگی کۆنگرە و متمانەی کۆنگریان بەدەستێنا و ڕێژیان هەشت ئافرەت بوو حوتیان چوونە سەرکردایەتی کۆمیتەی ناوەندی عفو کۆمیتەی ناوەندی پارتی و یەکێکشیان لە ئەندامی یەدەگمایەوە ئەمە هەموو ئەو کارانە بوو بەڕاستی کۆی ئەمانە بوو کە لە کۆنگرەی ڕنگین و ڕنگمان پیشانەیە خۆی یعنی ئەوەی کە ئەوترا پێشتر کاوەی درا و باز دەکرا و 12 ساڵە پارتی کۆنگرەی نەکردووە و خەڵکی پارتی و غیرە پارتیش تموحی هەبوو یەکیان تموحی ئەوەی هەبوو کە نەتوانن کۆنگرەیەکی سەرکەوتوو بەدەستبێنن ئەو تموحا ئەو بۆچوونە یاخود ئەو وەکو جەنابی سەرۆک فەرمووی ئەو خەوە لە گۆڕنرا کۆنگرەیەک بە هەموو معنای کەلیمەیەک کۆنگرەیەکی سەرکەوتوو بوو ڕاستە هیچ شتێک لە دنیا 100% و مطلق نییە بەڵام بە شێوەیەکی ڕێژەی باش ئەتوانم بڵێم کۆنگرەیەکی زۆر باش سەرکەوتوو بوو ئەو تموحەی کە ئێمەمانان و خەڵکی کوردستان و کەوادر و ئەندامانی پارتی لەم کۆنگرەیان ئەویست بەو شێوەیە وەم میکانیزمی کە من بۆ جەنابتم باس کرد و بۆ بینەرانمان ڕوون کردەوە بەو شێوەیە کرا و ئەوەی کە ماوەتەوە بەڕای من مرحلەی دوای کۆنگرە ئامادەکاریە بۆ ڕنگدانەوەکانی دوای کۆنگرە یعنی ئەوەی کە هەیە تایتڵێکی باش و ئیشێکی باش و چەند تەوەرێکی باش لەو کۆنگرەیە خرایە ڕوو و عەدالەتێکی باش تا ڕێژەیەکی باش هاتە دی ئەمێنێتەوە ئێمە چۆن ئەم ئوستاز وەکو دواتەوەرە بتوانی بڵێ ئەمە چۆن جێبەجێ بکەین ئەمە چۆن وەکو کاتی جەنەب ئەمە چۆن لە واقعا جێبەجێ بکەین بەرجەستە ئەمە کارە گرنگەکەیە من لێرەوە داوا لە کۆمیتەی ناوەندی حیزب دەکەین طبعا مەجال نییە چی گۆڕاوە ناو کۆنگرا بە لەحزەیە دەتوانم پێت بڵێم ئەوەی کە گۆڕا لە کۆنگرا سەرکردایەتی بوو بە کۆمیتەی ناوەندی سکرتاریەت نەما بوو بە نیظامی دەستەی کارگێڕی دوو جێگری سابت کرا بۆ حیزب جەنابی سەرۆک وەکو مەرجع و سەرۆکی مایەوە پەرژانمان بۆ ئەوە نەبوو لە خوار هەیکلێتی حیزب لە لق و ناوچەکان هەندێک گۆڕانکاری بەسەر هاتووە لە ئەنجومەنی بڵین پارێزگاکان گۆڕاوە بۆ مەکتەبی ڕێخستنی پارێزگا ئەمە هەمووی کراوە من ئەمە بەجال نەبوو بە جەنابتی بە وردەکاری باسکەم بەزەوەی پێویست بوو وابزانم باسم کرد ئەوەی ماوەتەوە داوایەکی یعنی وەکو کادرێکی پارتی وەکو ئەندامێکی کۆنگرەی چواردەی پارتی داوە لە ئەباڵانی کۆمیتەی ناوەندیەکەم هاوکارێکی جەنابی سەرۆک بن داوە لە جێگرانی سەرۆکی پارتیمانەکەم هاوکارێکی جەنابی سەرۆک بن بەڕۆحیەتی کۆنگرەی چواردە بەڕۆحیەتی بەو تموحانەی کە ئێمە ومانان و خەڵکی پارتی و کوردستان ناوچەکە و هێزە ناوخۆیەکان بیانێوە نوانەوێت چاوەڕوانیان لەو کۆنگرەیە هەیە ئەنجامەکانی ئەو کۆنگرەیە وردە ئیشی لەسەر بکەن و جێبەجێکەن و پارتیەکانمان دڵخۆشکەن و کوردستان دڵخۆشکەن و ئەو دروشمای کاڵمان گرت و ئاشتی و ئازادی و دادپەروەری توانم بڵێم لەسەر دادپەروەری ئەوەستم دادپەروەری بۆ پارتیەک هەبێ بۆ غیرە پارتیەکی شەبێ و ئەمە هەمووی بەڕاستی بڵێن خاڵی کۆتایی و داواکاری ئێمە لە کۆمیتەی ناوەندی و سەرکردایەتی پارتیمان جەنابی سەرۆکیش وەکو مەرجەعێک وەکو سەرکردەیەک هیوای تەمەندرێژی بۆ خوازم هیوادارم جەنابی سەرۆک سایی جەنابی سەرۆک بەسەر ئێمە و کوردستان و پارتیشەوە هەر بمێنێ و هەموو لایەک سەرکەوتوو من طبعا دنیای قسە و باسی ترم هەبوو بەس زیاتر لەوە ینی کە من کاتەکەم یا بە کاکبەرزان لە بری ئەگەر وەختی تۆشم خواردبێ بمبورە تەشکری جەنابتانەکەم کاک بەرزان
گەڵاڵی وەکو ئەندامی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس کە لەگەڵ مابوو. سپاس بۆ جەنابیش، سپاس بۆم دەرفەتە، زۆر سپاس بۆ هەمووتان. ئازان خۆشەویستان ئێوەش هەمیشە کامەران تەندروست بن.